بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان، ئەمڕۆ وەکو تیمی دەستگای خێرخوازی بەخشین لێرەین لە گوندی تەیمەزاوە سەر بە ناحەی قەرانگیر لە سنووری گەرمیان و لە سنووری پارێزگای کەرکووک. یەکێک لەو شاکارانەی کە دەستگای خێرخوازی بەخشین پێی هەڵدەستێ ئاوەدانکردنەوەی مزگەوت و ماڵەکانی خوای پەروەردگارە. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە دەمانەوێ لێرە ئێوە ئاشنا بکەین بە دەواازەیەکی خەیری، ئەویش بریتیە لە تەواوکردنی ئەو مزگەوتەی کە لە پشتەوەمانە. بۆیە داواتان لێەکەین با پێکەوە هەمومان ئەم مزگەوتە ئەم ماڵەی خوای پەروەردگار ئاوەدان بکەینەوە، بجینەوە ژێر سایە و سێبەری ئەو فەرمودەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر کەسێک لە پێناوی خوای پەروەردگارە ئەگەر ماڵێک بنیاد بنێ بۆ خوای گەورە، ئەگەر بەقەدەر هێلانەی قەتەیەکیش بێ خوای پەروەردگار ماڵێکی لە بەهەشت بۆ دروست ئەکا. بۆیە ئەمڕۆ فریای خۆت بکەوە هەلە بۆ ئەوەی کە تۆ یەکێک بی لەو کەسانەی دەستت هەبێ لە ئاوەدانکردنەوەی ماڵی خوای گەورە. ئەمڕۆ کاتی کارکردنە بۆ قیامەت. بۆیە ئەگەر دەتوانی چەندێک لە تواناتدا هەیە لە 250 دینارەوە تاوەکو ئەوەندەی ئەو مەبلەغەی خوای پەروەردگار ماڵ و سەروەتی پێداوی ببەخشە لە پێناوی خوای پەروەردگارە. یەکێک بە لەو کەسانەی کە بەردێک دەخەیتە سەر دیواری مزگەوتێک و لە دوجاردا کەسێک سوژدەی بۆ خوای پەروەردگار تێدا دەبا. ئەم وتارەمان ئاراستەی خواپێداوانەکەین ئەوانەی کەوا خوای گەورە لای لێکردنەوە ماڵ و سەرۆت و سامانی پێبەخشیون لە دنیاوە. ئەو ماڵ و سەرۆت و سامانە بەڕاستیەکەی حەقیقەتی ئەوان نییە، ئەوان وەکیلن لەسەری ماڵی خوایە پێبەخشیون بۆ تاقیکردنەوەیان. پێویستە ئەو کەسێک کەوا ماڵی هەیە ئەو ماڵەی بزانێت لە کێ پێداوە، پێی بەخشیوە، ماڵی خوایە خوای گەورە پێی بەخشیوە، ئەبێ حەقی خوای لێ بەجێکە و حەقی خوای لێ بدات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئیبن ئادەم فەرمێ مالی مالی، ئەڵێ ماڵی من و ماڵی من و ماڵی من، بەڵام فەرمێ ماڵی ئەو هەر ئەوەیە کە ئەوەی ئەیخوات ئەوە فرەی ئەدات بە پیسی، ئەوەی لەبەری ئەکات ئەدرێ و کۆن ئەبێ و فرەی ئەدات، ئەوەی کەوا ئەیکا بە خێر ئەوە ئەمێنێتەوە بۆی. واتە ئینسان ئەو ماڵێکەوە هەیەتی ئەوەی کە بۆ خوا تەقدیمێکە بۆ خوا ئەینێرێت بەڕاستی ئەوە فریای ئەکەوێت، ئەوە پێشی ئەکەوێت. بەڕێزەکانی ئیمانداران مسلمانان لە هەر کوێ هەن ئەم مزگەوتە ئەوە داماوە لێرە چەندێکا بۆ ئەو هەیکەلە کراوە کەسێ نییەکەوە ڕووی تێکاوکەوە یارمەتی بدات. هەوڵ بدەن ئینشاءالله هەر کەسێ بە گوێرەی توانای خۆی یارمەتی بدا، وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من بدا مسجدا يبتغي به وجه الله بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێک مزگەوتێ دروست کات بۆ خوا مەبەستی خوا بێت، خوای گەورە ماڵێکی لە بەهەشتا بۆ دروست دەکات. جا داواکەین لە خێرخوازان، لە مسلمانان، لە ئیمانداران، لەو کەسی کە خوای گەورە ماڵی پێداوە هەوڵێ بدەنی هاوکاری ئەم مزگەوتە بکەن ئینشاءالله بهێنە سەر پێ و بەڵکو هەرێکێ بە گوێرەی توانای خۆی دەستی یارمەتیان بۆ ڕاکێشەوە بۆ تەواوکردنی.
بسم الله الرحمن الرحيم. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. من راني خوشويست خير ومنداني خوشويست صلاحي خواهي قورتان ليبي بس بو قوري وشكو بلندي وشرفي إنساني إيماندار كخواي پروردگار بأداة حصر أفرمي إنما وتتنها وتنها هر إيمان داران كما لكاني خوا آودان أكنوا ونيوش أكن وزكاة أذن ولوش خوشويستر ولوش جوانتر أويك أفرمي أمانا كساني كن هداية دراون شمك وكو ابن عباس أفرمي همو عسا كاني قرآن بوجوبة كواتا خواي قورك أفرمي فعسى أولئك أن يكونوا من المهتدين وتحت من أمانة لو كسانا كخواي قوره هداية داون مش وكو دزقاي خير خوازي بخشين تمني أم دزقاي إما بو 15 سال أشي لماوي أم 15 ساڵەیە لەگەڵ هەژار و نەخۆش و قوتابی و کەم ئەندام و خاوەن پێداوەستی تایبەت و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگایە دەست و پەنجەمان دەرم کردو لە یارمەتیدانیانە و ئێستاش لە قۆناغێکی تردا ئەمانەوێت دەستێکی ئاوەدانکردنەوەمان هەبێت لە مزگەوتەکانی ماڵی خوای پەروەردگار و لە ماڵەکانی خوای پەروەردگارە لەم دیێخنجیلانەدا ئەمڕۆ کە گوندی تەیمەزاوایە ئەمانەوێت ئەم مزگەوتە قەشەنگە و ئەم مزگەوتە کە تا ئێستا ئەم ئەندازەیە هاتووە لە ڕێی خەیرینەوە لە ڕێی خێرۆمەندانەوە لە ڕێی ئەهلی شەهامەت و غیرەتەوە مزگەوتەکان بۆ تەواوکەین ئینشاءڵڵا لەلایەک ئاوەدانکردنەوەی ماڵی خوای پەروەردگارە كخوا پیغمبری خوا صلی الله علیه و سلم افرمی هەش کەسێک ماڵێک لە ماڵەکانی خوا ئاوادان کاتەوە دروستی بکە کە مەفحەسی قەطات ئەو ئەزغەرە هەگەر وەکو هێلانە کۆترێک هێلانە قەتەیەک وا بێ بچووکتریش بێ خوای گەورە لە بەهەشتا ماڵێکی بۆ دروستەکە ئەوە وەکو ئەجر و پاداشی قیامەتی وەکو ئەجر و پاداشی دنیاییشی ئێمە ماڵێکی خوا ئاوادانەکەینەوە لەلایەکیشەوە گوند و ئاوادانی و شار و دیهاتەکانی خۆمان ئاوادانەکەینەوە کە ئەوە هەر وەزیفەیەکی دینیە وەزیفەیەکی ئیمانداری و نیشتیمانیە بۆیە داواکەین لە خەیرین لەو کەسانی کە ئەهلی خێرن ئەهلی سەخاوەتن ئەهلی شەهامەتن ئەهلی غیرەتن ئەهلی مزگەوتن ئەهلی نوێژن ئەهلی ڕۆژوو و زەکات و شەعیرەی دینن ئینشەڵڵا بە هەموو لایەکمان بتوانین ئەم مزگەوتە بۆ ئەم گوندە تەواو بکەین کە تا ئەندازەی هەیکەل هاتووە ئەو کەسەی کە کارگەی PVC هەیە ئەو کەسەی کە ئەشیای ئاوکارەبا هەیە ئەو کەسێک کە چیمەنتۆ گەچی هەیە یاخود بە پارە یاخود بە مەواد بتوانین ئینشەڵڵا یارمەتی ئەم مزگەوتە باو ئەم مزگەوتە بخەینە سەر پێ و ئاوەدانی کەینەوە بۆ ئەوەی کەوا هەموو ئەو خەڵکە و ئەم دێهاتانەی دەوروبەریش ئینشاءڵڵا ئیسفادەی لێ بکەن و بێتە مای سوود و کەڵکی هەموو لایەکیان خوای پەروەردگار پاداشی هەموو لایەک بنووسێ و خوای پەروەردگار بە سەدەقەی جاری ئینشاءڵڵا بەخێراتنی ئەم میوانە بەڕێزانە ئاکەین کە لە شوێنێکی دوورەوە هاتنە بۆ دیەکەمان بۆ کارێکی خێری بۆ ئەم مزگەوتەکە چەند ساڵێکە بە هەیکەلی کردمانە لە دیەکەمان توانای ئەومان نەبووە تەواوی بکەین و کۆتایی بە مزگەوتەکە بێن و بیکەین لە مزگەوتێکی تەواو نوێژی تاقای تیا بکەین بەڕاستی ئەمە وەکو گوندی تەیمەزاوە دەستخۆشی لەم برایانە ئاکەین و دەستخۆشی لە هەموو کەسێکی مسلمانەکەین لە کوردستان لە دەرەوەی کوردستان کە دەستی یارمەتیمان بۆ درێژکەن هاوکاریمان بکەن بۆ ئەم مزگەوتە بۆ کاری خێری بۆ ئەوەی مزگەوتەکەمان تەواو بێ و کارێکی خێری و نەبڕاوەیە بۆ هەر کەسێک خوای گەورە ئەجر و پاداشی بداتەوە بۆ هەر کەسێک کە وەستا بێ کە ئەمەلە بێ کە کرێکار بێ کە ئیشی بیناسازی هەبێ کە بە هەر شێوێ لە شێوەکان دەست یارمەتی درێژکە ئیشەڵا لای خوای گەورە گوم نابێ و خێر و ئەجر و پاداشتی نەبڕاوەیە ئیشەڵا بۆ قیامەتتان.
پێشەکی دەستخۆشی لەم برا بەڕێزاناکەن ئەمە مەسا بەڕێزانە ئەرکیان کێشا لە ڕێ دوورەوە هاتوونە بۆ تەواوکردنی ئەم مزگەوتە ئێمە وەکو خەڵکی ئەم دێە دەستمادایە مزگەوتەوە لە 2014 و هەتا ئیساکی هەتا ئەم حەدە هێنامان ئیتر ماڵ خێرخوازان ئاوا بێ هەرە ئەو نەتوانامان هەبوو وەلحاصل لەوێ وەستایە جا ئیسەیش داواکەین لەو برا بەڕێزانەی لەو خواپێداوانەی لەوانەیەکەوە ماڵە بەخشن ئیتر بێن بە نامانەوە ئەم مزگەوتە تەواوی کەن و دەستخۆشییان لێکەین ماڵێن ئاوا بێ و یە لێ خێراتنیانەکەن بە خێر بێن بان ئەم چاوانەمە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئێمە وەکو کوردی موسڵمان لە دێر زەمانەوە باوباپیرانی ئێمە لە هەر جێگەیەک لەم کوردستانە خۆشەویستە گوندێکیان ئاوادان کرد بێتەوە 3 ماڵ بوو 4 ماڵ بوو بێ لە پێش ئاوادانکردنەوەی ماڵەکانی خۆیان جێگەیەکیان بۆ مزگەوت جا دەکردەوە. بۆیە تۆش وەکو نەوەیەکی باوباپیرانی خۆت هەوڵ بدە ئەم ماڵەی خوای پەروەردگار ئاوادان بکەیتەوە. سەردەمانێک حیزبی بەعس لەم ناوچەی گەرمیانە لە ژێر ناوی ئەنفالدا گەلی کوردی موسڵمانی ئەنفال کرد. بۆیە لەگەڵ ئەوەشدا مزگەوتەکانی خاپور کرد، قورئانەکانی سووتان. من و تۆی کوردی موسڵمان بۆ ئەوەی هەمیشە ناسنامەی موسڵمانەتیمان بە زیندوێتی بمێنێتەوە لە بەرامبەری ئەو ڕوخاندنە و ئەو وێرانکردە پێکەوە جارێکی تر مزگەوتەکانی کوردستان ئاوادانەکەینەوە پشت بەخوای گەورە. ببەخشن بۆ ئەوەی ماڵ و سەروەتتان خوای پەروەردگار بەرەکەتی تێبخا و بەخشینەکانتان بەردەوام بێ. خۆشەویستان، ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین لە هەر جێگە و لە هەر شوێنێک بێت لە کوردستان لە شار و شارۆچەکان دەچین بەهانای هەژار و نەدار و کەم دەست و بێنەواکان. ئەمڕۆ لە شاری کەرکووک لە ناحیەی لەیلان ئاشناتان نەکەین بە برایەکی بەڕێز کە خوای پەروەردگار بە نەخۆشیەک تاقی کردوتەوە. نەخۆشیەکەی بە شێوازێکە پێویستی بە دانانی جیهازێکە لە خوێنیدا. ئەم برا بەڕێزەمان بەهۆی نەداری و هەژاریەوە ناتوانێت کە ئەم جیهازە دابین بکە، ئەم ئامێرە دابین بکات بۆ ئەوەی کەمێک لە ئازارەکانی کەم بێتەوە یان کەمێکی تر لە مردن دوور بکەوێتەوە. ئاشنا تاکەین بەوەی کە ئێوەی خواپێدا و ئێوەی دەزواڵا و هەژار دۆست پێتان ئەڵین وەرن بەهانای ئەم برا بەڕێزەمانەوە کە چەند ساڵێکە لە ژێر باری خوای پەروەردگار و بەهۆی ئەم نەخۆشیەوە توانای ڕۆشتن و توانای کارکردنی لەدەست داوە. تقریبا من لە 2011 توشمە هاتا ئەم نەخۆشیە هەتا ئیستا لە یەک کەوتنیە وام لێ هات
چۆن لێکەوتنە بەس وەڵی تری یەکەوتنیە کە پام هەڵکەوت چەندها دکتۆرم کرد نەیان دۆزێت لە کوردستان و لە کەرکک و لە هەولێرش و هەمووی گەڕیام نەیان دۆزیەوە تقریبان نێزگەی 3 ساڵ گەڕیام دکتۆرت نەبانەی کەم ئاخر وتیان دکتۆرەکانی سلێمانی و هەولێر وتیان کاک بشار نازان عیلاجێت 3 وڵاتت پێڵێن ئێران و تورکیا و هندستان ئەتر زەلامێک بۆ ڕێ خێرخواز خەڵکی ئەم ناحێبێ کوڕەکەی ئاوا نەخۆش بهودی وەرە کاکەم من بە ئەگەڵ هندستان قسەکەم باشکم لێ خی کرد خوا شفای دابێت یا شتێکەیە ئەتر تقریبان 5 دوو کەڕۆڕۆیم جەسەیان بۆم کرد لەسەر سێمی یان کاکە ئەم قاچەت لە دەست داوە وتم کاکە حەلی چێ وتیان کاکە حەلی ئەوەیە جیازێکت بۆ بەستی ناتوانین دەمارت بگۆڕین وتی دەمارت بوو گۆڕین لە نیوەی قاچت نیوە شەلە لەیت لە زەوی ئاکەویت بەس ئەمە هەیە بەس چۆن ئەم جیازم بۆ بەسن بای دوو دەفتەرە بەردەمێکرا ئەمە لە ساڵی 2017 و بەستمە حتا ئێستا ئێستاش دوو ڕۆژتە سرانکەمانە گەرە بڕۆمەوە 15 ڕۆژ لێوێ بمێنەوە بەڵێ ماوەی نێزیکە گەرە من سەفەرکەم و بڕۆمەوە لای دکتۆرەکەم بۆ هندستان ئەو جیازا گۆڕن جیازێترە بەستن هەر نەفس جیازە تەکلیفەکەی زۆرە پێشترش ینی بۆم ناکرا هیچ ناتوانم ئیشێ بکەم پێشتر پۆلیس بێویستە خانیشینکەم بەس ئەوە نێ مەسرفەکە بەش دەرجیەکە و مەسرف ماڵەکە خاوەن 5 سەرخێزانم بۆم ناکرێ ئیش ناتوانم وەک جاران ئەوە نێەوە تاهیسە ئەم جیازە گرێ 5 مانگجارێت 4 وەرەقە بەس دەرجێکەمە ئەڕۆمە بەقا بۆچی بۆ دا ئەو دەرجەی لە زیاتی خوێنە بەڵێ هەروەڵای ئیسش هەر بە 4 وەرەقەی پێشتەیش هەر بە 4 وەرەقەیە دایکمژی لەخوا بەدا ئەوش خانەنشینی هەیە مانگی 100,000 یارمەتی مەدا نادەم دایکم یارمەتیم نادا ئەوش خانەنشینێک سووکیە مانگی 100,000ێکە وەڵی داوای خۆخوازانتر چەنێ لە دەستیان چی بکرێ لە دەستیان چی خێرە بێ من مەمنونم هیچ دەرم ناکە بەزاوە تا کات جیاز گۆڕیمە گەرێ ماوەی تر بۆم زوانە گەرێ بگەڕمەوە بیگۆڕم بەخوا ئەوشی هیچ دەفتەرێکی گەرەکە تووشی ئەم نەخۆشیە هات ئێمە 3 ساڵ 4 ساڵ لەم کوردستان لە عێراق هەر ئێمە بە دوای عیلاج ئەگەڕین دکتۆر نەمانەیکەین هیچ عیلاجی نەبوو هەر دکتۆری شتێکی پێماناوت مش هەر ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبوو هەر عیلاجی ئەخوار هەر ئیسفادەی نەبوو یەک دکتۆر لە سلێمانی ناونیشانی دا پێمانوتی ئەمە هیچ عیلاجێکی نییە لێ لە ئەمە دەمار ڕئیسی خەریکە وشک ئەبێتەوە پێویستی بە عیلاجە لێرەش دەست ناکەوێت ئیتر 3 دەوڵەتی داپیماوتی تورکیا ئێران هندستان بەس ڕاستی بڕۆن بۆ هندستان لە هەمووی باشترە تر ئێمەش هەوڵێکماندا مانگ ڕەمەزان خێرخوازان و ئیتر خۆمان شتێک و ئەو کاتەی دەوامێکرد چەندێ واژ بوو بەس وەک ئیستا نەبوو ئیتر چوو بۆ هندستان یەکەم جار عیلاجیان بۆی دانا دووەمش هەر عیلاج بوو 3 جار عیلاج بوو 2 جاشی ئەمەلیات بوو دووەم جار ڕۆشتە سێم 4م جار ڕۆشتەوە ئەمەلیاتیان بۆی کردیان عیلاجت نییە ئیلا بێت ئەم جیازەدا بنی دەمارت بەرە وشک بوونە ڕوا دەمار ڕئیسیە نصف شەلەلە ئەم نەخۆشیێت و لە ئیلائیەوە ئاوات لاتە ئتر مەعاملە کرا نەیتوانی دە ئەم بکات چەندێ هەوریدا نەیتوانی لەوێ بتیان بڕۆ مەعاملە بکە تەقاعود بە پێویستی بە دەرزیە 4 مانگ جاری ئەم نەخۆشیێش زیادەکالی بەر بەبەر زیاترەکە لەگەڵ تەمەنیە پێویستی بە دەرزیەکە زیاترە ئەم جیهازە دەرەجەی هەیە کۆنتترۆڵە لەوێ دکتۆرەکە بۆی دا ئەنا زیادیەکە ئەڵ زیادی کرد دەرمانەکە زیاتر دابەزیە ئەم دەرزیە زووتر تەواوە بێ ێ دەرزیەکەشی 4 وەرەقەیە وەڵی داوام ئەوەی یارمەتیمانەدا خێری بنووسیە و زۆر مەمنونم ئەگە یارمەتیمان ئەدەن و
خوای گەورە پاداشتیانداتەوە یارمەتیمانەدا. یاخواوە خێر بێن و بان چاو دەستگای بەخشین برا گەورن گشتان بە خێر بێن وە سەر چاو. ئێمە لەم کاتەیە چوک و ئەڕادیازەکەیە گۆڕێ زۆر پێویستیمان بە پارەیە. ئەتر هەچ کەسێ لە دینارێکەوە لە 5,000ەوە یارمەتی ئێمەیدا لە هەوە ڕۆژی ڕەمەزانەوە تا ئیستا من داوا لە خەڵکەکەم براکەم. ئەگەر ئیسلامن باوەڕەکەن 7 ملیۆنیان بۆمان خڕەوە کرد خەڵک و خوا وەکو ئێوە پارەکەمان بۆ دەفتەرەکە بێزگە لە مەسرەفەکەی 3 ملیۆنی نقصانبی ڕۆیمەتە لای بسوڵمانیە وەکو ئێوە وتم وە هەرچیە وێگەرێ بۆم عیلاجکەی وتی قەی ناکە مانگی 100,000 بدەرەوە ئەم 3 ملیۆناتر کەی دەیتەوە بیدەرەوە. ئەی وتم ئەگەر مانگێ نەماوت وتی قەینا مانگ دوایینتر سەبرت لێەکەین. ئەم ژنەشە تا ئێوارە خزمەتیەکە ڕووی سپی بێ لەگەڵ خۆشک و دایک ئێوەیە یە 500 خێزان مەسرەفی گرانە تەلەبەنیش براکەم. بەخوا ئەڕۆین لە مەتار چەند کە ڕەدیمانە هاتەتەوە وەکو ئەم قاقەزە سپیە گاوت بسوڵمانەکە زۆر زۆر گوناحە دڵم پێستێ دڵم ژانەکە بەس ئەمر خوایە وایانە ئەوەی لای خۆیەوە تێ شەریکی بۆ پێیان ناکەم ئەوەی لای خۆیەوە تێوە خێر بێ یا ڕەبی ماڵی ئاوا بێ بەشێ باشە خۆی بیدا. ئەگەر دەستغای بەخشین لەم کاتەیە و یا دوایی یارمەتیەکمانەدا نایشیدا هەماری ئاوە ئەیشیدا هەماری ئاوە یا ڕەبی هەچ کەسێ 5,000 داوە خواوە حەج و عومرە بۆی بنووسێ یا ڕەبی ئێوەیش هەر هەگاوێکتان وەڕووی حەجێ بێ یا ڕەبی هە لە ماڵ خۆتانەوە خێر بێن حتا ناحەوشەکەی من. زوانە دەگەڕێمەوە بۆ هیندستان چونکە ئەم جیازا بەسم بۆ 6 ساڵتری ئەوەی خێرخوازی بێتی بە خێرخوازان داواکەم یارمەتیم بدەن لەبەر ئەم جیازە چکم لەبەرەوە نەکەوم لەبەرەوە توش ئەم حاڵەتە دووبارەنەوە چکم سەفرێ تر بۆ دەسەوەتا چکم لەبەرەوە گەرەکمە بەخشین خێرخوازی بەخشین هاوکاریمی کردە زۆر سوپاسان دەکەم.